لە شاری سلێمانی پاڵەوانەتی شەترەنج بەڕێوە چوو کە ئەمڕۆ کۆتا ڕۆژ بۆ پاڵەوانەکان دیاری دەکرێن کە لە سەرجەم تەمەنە جیاوازەکان بەشداریان کردووە لێرە هەر لە تەمەنی 6 ساڵەوە تیاتی تاکو تەمەنی سەر و 50 ساڵیش کە ئەمە بەکراوە ناو دەبرێ بنەچمە لای ئەسعەد ئیسماعیل سەرپەرشتیاری ئەم پاڵەوانەتەیە کە فەرمی تێ دەکات ئەسعەد سڵاو لێبێ ئەم پاڵەوانەتەیە چەندێکی خایاند چەند کەس بەشداری کرد و چەند کەسیش پلەی یەکەم و دووەم سێم چوارەم پێشەکی بەخێر هاتنتانەکەین زۆر ساڵ بۆ چاو پێگوتنە پاڵەوانەتەکە پاڵەوانەتی شاری سلێمانیە کە بەهێزترین پاڵەوانەتی داهەندێ لەلایەن شەترەنجی عێراقەوە چونکە بەهێزترین یاریزانی عێراق بەشداروێت کە هەڵبژاردەی عێراقە بێجگە لە زۆربەی شارەکانی عێراق بەشداریان کرد لە بگرێ لە بەسڕەوە تاکو دوهۆک یاریزان بەشداری کردووە بێجگە لە عێراق یاریزانان لە وڵاتی ئێران بەشداریان کردووە لە وڵاتی هۆڵندا بەشداریان کردووە کە ئەمە باشترین پاڵەوانتیە پاڵەوانتەکە لە ڕۆژی چواردەی مانگ دەست پێ کردووە تا ئەمڕۆ کە 20 مانگە بە بەشداری 180 یاریزان بەشدار بووە لە نێر و میە لە گەورە و بچووک وەکو باسەکرێت کە تەمەی 6 ساڵەوە تێ تاکو سەر و 50 ساڵیش بەڵێ ئەلەوەڵای ئەمە پاڵەوانتەکەمان کراوەیە و هەموو تەمەنەکان و ئاستەکان بۆیان هەیە یاریکەن تەمەنی 6 ساڵ بووە لە 50 ساڵ بێتەوە ئەگەر هەوڵی یابێت و بڵین بەردەوام بووبێ لە مەشقکردن بڵێ چونکە مەیاری مێشکە جاری وایە بڵین ئاستی یاریزانەکە چونکە ئێستا بڵین دووهەمی پاڵەوانتەکە یاریزانێکی ئێرانێت تەمەنی 50 ساڵە یەکەمەکە چییە؟ یەکەمەکە ڕەبیع لە شاری بەغاوە ئەویش یاریزانی هەڵبژاردەی عێراقە ئەی لە شارە کوردیەکان وەکو سلێمانی هەولێر شاری کوردیەکان بڵێ لەخوا بەزیاوت کە حسێنمان هەیە سێمی پاڵەوانتێکە بوو شارۆم هەیە لە شاری سلێمانی ئەحمەد جەهزا لە سلێمانی کاک سەرکەوت لە سلێمانی نالی لە سلێمانی ینی سلێمانی زۆرترینی بردووە دوای لەگەڵ هەولێرە بڵێ زۆرترین بردووە بڵێ چونکە خۆی پاڵەوانتێکە یان بڵێن بە شێوەیەکە ئەم پاڵەوانتی بۆ بەهێزە چونکە باشترین یاریزانەکان هەڵبژاردەی عێراق سلێمانین تر ئەوەیە ئەوەشی تیاوێ بڵێن دۆڕانی تیابێ یەکسانە بێت و ترجاریە بە یەکتریەکەون چونکە لێرە ئەوەی توانێ بڵین کە تۆ لە یەک شاری بەرەکتری نەکەیت لێرە پاڵەوانتێکە تاکە جاروە یاریزانەکانی شاری سلێمانی بەرەکتریەکەون یاریزانی شارەکانی کەش بەرەکتریەکەون ئەمە بۆ چەندەم ساڵە بەڕێوە دەچێم پاڵەوانەتی لە شاری سلێمانی وەڵاهی تقریبەن ئەگەر بڵێم لە 2002 ئێمە بەردەوامین ساڵان لەوە چه ساڵان سێجا پاڵەوانتیەکە ئەنجامین چونکە هەموو یاریزانەکانی عێراق پێیان خۆشە کە پاڵەوانتی شاری سلێمانی بەشدار بن یاریزانەکانتان نەبردوتە دەرەوەی وڵات با یاریزانەکانمان سا بڵێن بۆ نمونە هەرم دقەیە دو یاریزانمان بەرەوە وڵاتی مەغریبە بەڕەون بەشداری پاڵەوانتی عەرەبەکەن خوار 20 ساڵ ئەوان تەمەنەکانیان یەکیان 10 ساڵە ئەوەی تریان 12 ساڵە سپاس بۆ ئەسعەد ئیسماعیل سەرپەرشتیاری ئەم پاڵەوانەتیە بەڵێ ئەو کە جۆبیستی بوون ئەمە ئەو پاڵەوانەتیەکە لە سینەما لە شاری سلێمانی بەڕێوە چوو تایدا لە سەرجەم شارەکانی عێراقەوە و هەرێمی کوردستان و لە ئێرانیش و لە هۆڵنداشەوە بەشداریان کردووە کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی پاڵەوانێت.